هاوڕێیان ئەو کاتتان باش چۆنن هاوڕێیان باشن ڕێزمان هاوڕێیان ئێساوە وعدەکەم پێتاندا بوو کە بابەتێک لەسەر ململانەی دۆڕێ و لێرێ دوو پایتەختی نوێی بارزان قسە و باس بکەین وعدمدا بوو بۆیە لەو ڕوانگەوە ئەندە بەو گەرم بەو جۆرە خۆشەی تورێ ینی بەجددی ڕۆژی لایڤە تویژدانتان ڕۆژی سیاسەت هەر لەو جۆرە خۆشەی ئەوروپا لای ئێمە وایە ینی بەهەشتەکەی ئەوروپا ئەو ماوەی هەیە تر بەس چ بکەین هەندە جار مەسەلەی مزداقەت لە سەروی ئەو شتانەوەیە ئاڕێیان ئێستا هەندە قسە و باس دەکەین لەسەر ململانەی پست و پسمامەکە و ململانەی دوو پایتەختەکەی بارزان دوو ئیمارات بڕوا بکەن هە دوو ئیماراتە هەندێک سڵاو خزم سڵاو کاک مەسعود شەڕاتی هاوڕێیان هەر لە زیاتی لە یوتیوب تەسجیلکەم لێرە ئەو ڤیدیۆش نوێیە ینی ئەو یوتیوبە ببرن ئەو کەناڵام پەیجەمان تازە کردیتەوە هەندە لە مێش نییە بۆ خۆتان دەزانن هەمووی سێ-چوار هەفتەیە ئەگەر پاراستم لێم ئەمگەڕێ بەڕاستی چکو ئەوان شارەزان و ئیشیان بوویتە ئەوەی تەشویش چۆن بەعس تەشویش دەخستە سەر دەنگەکانی هێزی پێشمەرگە ئەوانی شوان بەتر ڕیپۆرت و تەشویش ململانەیە لەگەر ڕوبەڕۆی دوو هێز بووینێتەوە بە پارتی وێشێتی کە نەتەڕ دەبن ئەو هەموو ڕەخنەیان لێ دەگیرێ ئەو هەموو خەڵکە قسەیان پێدەرێ ئەی هاوار پۆز دەکەن کورە وەڵڵی نازانم بە جددیمە ئاوڕێیان بەخێر بێن یعنی پۆز دەکەن نییە بڕۆ پۆستی هەموو مەسئولەکان بینە سەتانوهەتی قسەیان پێدەرێن باشە لۆ پۆز دەکەن ئەمە سەدانوهەت خەڵک قسەم پێ برێت سووکم کە قسوس کردەمە لە ماری خۆم دادەنیشمدا کورە چەند بێت چاوەڕوون ئەوانە نییە کەچی سبێنە دێتەوە پۆز دەکات لە کاتێکدا 5,000 کۆمنتی لێ دەنووسێت 4,500 بەس قسەی پێدەرێت باز قسەی پێدەرێت سڵاتان لێ هاوڕێیان بەخێر بێن ئەجەت چنەوەیە چیانێ ئاوڕێیان یەک سەرنجیش بدەم جارەکەیتر لایڤەکەم کرد لەسەر هاتنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت وەک لایڤەکە مایە لە بەشی ڤیدیۆ تەسەوور بکەن یعنی شتی زۆر نۆرماڵم باس کرد زۆر نۆرماڵ هیچ ئیهانە ئەوە نییە لەبەر ڕێز لە خۆم دەگرم ڕێز لەو پەیامەی دەگرم کە قسەی پێ دەکەم ببورن ئاوە کەچی نییە بڕۆن سیرکەن 1800 ئەوەندە کۆمنتە نووسرایە 1600 یان 700 زیاتر دەبی هەموو جوێنە هەموو پارتی هەر ئەوەندەیان هەیە هەر ئەوەندە خەرکەیان هەیە هەمویان هاتبوون لە ئەلف لۆیایەن هجووم لۆزە پەیجی قادر نادر چیاوەڵا قسەی بە کاک ڕەخنەی لە کاک مەسرور گرتیە کاکەمە خەباتەکی مەدەنی دەکەین زۆر ئاسایە سەرنجی خۆماندایە ڕەخنە دەگرین دوور لەو زمانە پیسەی کە ئەوان هەیەە یعنی بۆ زانیاریتان ینی ئەوە محەممەد سەلیم مزوری باسی کردە 3,000 بەڵتەچیمان هەیە 3,000 کەسیان لۆ بارەگا سوستان لۆ نووسین لۆ ناو فەیسبووک ئەدمینەکان 3,000 کەس موچەی دەدەنە سەقوتی خەڵک بڕوان پێ بکە ئەوە قسەی دەوی ئەو سەلیم مزوریەیە لە دەوی هات دەرێ من نامێ وردەکاری کەورن لە بەری سەرچاوە گەشت دەبی
موچیان دەدەنێت لەو بەڵتەجی بوون لە دژی نەکەرێمە هەموو ئەو خەڵکوشت ئەو هەموو پەیجە دوزا هەم پەیج ئەدمینە بە سەدان پەیجیان هەیە هەر ئەدمینەچیان بە لای کەم 700 دلار وەرگری بەرحاڵەوە بەس فێرەتیشیان دەگەن قسەیمە لەوەیە مەسرور بارزانانی پارتی وێچێت یار بەگشتی بڕوا بکە نەوەیەکتان پەروەردەکردی ناو کۆمەلگای کوردی بەس زمانی ئاودەست و دەرێ لە گوندی لوبنانی و لە مەلها گەورە بووە یعنی بەجددی عیب لە خۆتان ناکەن شەرم لە خۆتان ناکەن نەوەیەکتان هەیە نەدەزانی قسە بکە نەڕق نەبگری نە دیالۆگ بکە بەس جوێن دەدە جوێن بەدایک خوشک بڕۆ سەیری و لایڤێ من بکەم بڕۆ سەیری هەموو ڕەخنەگرانە بکە بزان چی لە بۆ دەنووسن خر باشە بەجددی مەکورە ئەی هاوار ئەمن تاعان ناوی بەشیان بڵاو دەکەمەوە بڕوا بکەم مامۆستایە لە بەشی اقتصاد مامۆستای زانکۆ کورە نازانم یعنی محامی خەریزی علاقاتی دەولی کورە یەکەیان زۆر خۆشە خەڵکی کنەمەیە ناوی مشیر کەریم بەگ تاانەوە بابی کابراایکی لەگەڵ ئێمە زۆر بەس مشیر بەخۆی مەسئول منەزەمەی دیبەگەی بوو کەچی قسە بە بابی من دەڵێ باوکی من دەرێ کوڕی عەمبار ئەوە تەلەفۆنیشم لۆ کرد تەلەفۆنەکەی ئێستا قەپات کردم یعنی عەمبار بوون ئەی بەیان مەسئول منەزەمە بوون 7 مانجی دا ئەمەی دەرکردە دەرێ دە 12 ماڵی پێشمەرگەی دەرکرد کەچی ئێستاکە لە پەنای پارتی وێچێتی ئەزانسە پارتیە دەڵێ هەولێرت لێ حەرام بێ بابە لە فەترەی بەعزیش لەما حەرامت کرد لە بۆنگۆ تاسو حەمامە بەرحاڵ نەچینە سەر ئەوەی ڕۆژێک هەموو بەڵگەکان بڵاو دەکەینەوە لەسەر زۆر لەو بەعسیانەی کە ئاوا زمانیان درێژە لەسەر خەڵکی یعنی پارتی لێتان خۆش بەس خەڵک ئەمەلێتان خۆش نەبوونە دوو کاکە وسکت بن بەلای کەم وسکت بن لە ماڵ دانیشن تەواو یعنی لۆ دێت تەشقەرە دەکەن لۆ کورە هاوڕێیان 75 ساڵن خەڵکێ جوێن دەدا بە ئێمە بەدایک خوشکماندا ئەی هاوار ئەوە ڕەنگی باپیری ینی کوڕی بووتە باپیس نەک بەخۆی چەند شەرمە ئینسان ئەو زمانەی هەبی کاکە وەڵڵاهی ئەمن دەهەندە پێم دەکرێت لە هەموو قیاداتی کوردی پارتیوچێتی پێدا بێمە خوارێ بەس ئەو دەمی سەنگم نامینێ ئەو دەمی پەیامە ئینسانیەکەمان نامینێ ئێخە باشە ئەمە خەڵکانێکین ینی چۆن دەکرێت پەروەردەی کۆمەلگای کوردی بەو ئەساسە پەروەردە بکەین وەڵا بڕۆ جوم دە بە دایک خوشک مشکلە نیە گرنگ ڕخنەی لە حزبەکەی من دەگری کاچی من وەرە دیالۆگ بکە وەرە گفتوگۆ دەکەین واز لەو شتە زبرخانەیە بێنن ستان هەیە گفتوگۆ دەکەین لەگە یەکتری قابلە هزار منبەری ڕاگەیاندنتان هەیە ئەی هاوار لە چ دەترسێن لە دوو پەیجی دەترسێن داوە شێن چ دەکەین ئەمە مەجموعە کەسی نە تونند و تیژی دەکەین ڕۆحتان بچی یان ئەوە چه ئەخلاقەکە فرێدن ناو کۆمەلگای کوردی کاچی من هەر بۆ خۆتان یعنی ئەو خەڵکەش لە بە دوو معاشیدەی هەزار جون نەک بە من بە هەموو ئەو خەڵکانە دەدەن کە ئەوەیە بی کاکە ئەدی ئاور نادەیەوە منداڵەکە سیر دەکە دەبینی بابی نووستی جوێن بە دایک خوشک دەدا ینی سیر ناکەی دوایە منداڵەکەت دەخینتەوە دەبی چه فێر بیتن پارتی وێچێتی ئەنگۆ دەچین چ فێرە خەڵک دەکەن ئێ بەڵڵا فشەمان پێتان دێ بەخوا مەسرور بارزانی ئەوەندە بە کوبابت گوتی حساب لە بۆ هیچ ئەوەی ناکەم بەخوام نەوەندە جێم لەو شتانن یەکە ئەگە دەیان نێرن هەر یەکێکتانن لۆ کوشتن و شکایەت لێکردن لە ئەوروپا هەمووی ئامادەین احتیاتی خۆمان وەگرتیە بە قوربان پێویست ناکە بۆ زمانە بازاڕیە خەڵکمان تێبەردن یعنی کاکەم حاجی برایمە کەیە جەماعەتی ئەوەیە جەمەدانی ئەوەن دەگەورێ جەماعەتی ئەیلولیەکانە کورە عمری 7 ساڵی هاوار جونی بازاڕی سەجادەی دوو منداڵی دە 12 ساڵی ئەی هاوار کورە بابە عیب شەرم لە خۆتان بکەن هاوڕێیان بەرحاڵ بچینە سەر بابەتە سەرچێکە بەخێر بێن بەخوا جون یعنی زەنجیان بخۆم زۆر ڕقم پێم زۆر ناشرینە خەڵکی قسە بەو بنە ماڵانەش دەگوترێ سیاسە کاکە ئێمە دەبێت زمانمان جودا بێت گوتارمان جودا بێت جوێندان نزمترین ئاستی ینی خەڵکی ڕەخنەگیری دەسەڵاتیش نابی جوێن بدە بەڕاستی نابی جوێن بدە کە جوێنت دەتەواو پارتی وێچێتی و بەعسی بوون کۆمەڵێک سیفاتە یعنی جوێندانەوە نیە گفتوگۆ دەکەن کاکە گفتوگۆ دەکەن خۆ سەردەمی ئەو فەیسبوک و سۆسیال میدیا لۆ چی کرایتەوە لەوەی کرایتەوە گفتوگۆ بکرێ دیواری دیکتاتۆریەت بشێوە گفتوگۆ بکرێ
هاوڕێیان باواز لەوە بێنینەوە بابەتە چەندە گرنگ نییە و پێشمانە جەماوەری پارتیۆچێتیلەوەی زیاتر هیچکیان پێ نیە نە علم نە سەقافات نە مەدەنیەت هەرەوە جوێم بدە بدا بزان بەخۆ بەتاڵکردنەوە دا چیە من لە ئەوروپام 1000 جوێم بدە یعنی چیە جوێن دەدەیان هەڕەشە دەگەی لە کاکەوە من لێرەمە بە پێیان دەسوڕێمەوە و خەڵک دەزانی بە سیارە دەسوڕێمەوە پێویست دەگە بێی بوو نایەوە کوردستان کورد ناوەڵ نایەمەوە کوردستان یعنی چه ئازایەتیە تو 100,000 چەکدارت هەیە قانون و خۆندەرە لاتەنیەکەم بێمەوە هەر لەمە تاڕی دەمگری ئێلۆ دێمەوە خۆ بێ عەقڵنی بەس ئەلێرە ئازایەتیە هەزاران ئەندامتان هەیە مەسئوولەتەکانتان ناوێرن بەهەرحاڵ باوە نەبن هاوڕێیان ئەمە کەسانیشی ڕۆژنامە چالاکوان کە خەبەرێک دێتە بەردەستمان باسەکەین یعنی جسڵ ناکەینەوە ڕۆژنامە نووس حدودی نییە خەبەرە دێ هیچ بە بنیازی ئەوەیە ململانەیەکان ئێستا زۆر قوڵ و تۆغ بوونیتەوە لە هەموو حیزبەکان لە هەموو شوێناک لەبەر ئەوەی ئەو شەڕی ئێستا بەتایبەتی تو بچە حزبی دەسەڵات ملیارەها دۆلار سوڵتەی گەورات ئەوانەوەی دەبتە مدیر عامەجی گچکە بە جیناری لەبەرەوە لۆ خێروبەرەکەتی هەیە خۆی دەبینتەوە ینی کتاچی کورد هەست بە زۆف دەکە ئیتر بچووکترین پلەی هەبی قەت بە جیناری ینی لای بدەی پێی ئەوەیە تاوانەشی زۆر گەورەی لە کرد دەکاتە کاچی من لە سەرۆک حکوومەت و هەموو سەرۆک حزب هەمووی ئامرازەکە لەو خزمەتکردن خۆ مڵکی باوکتان نییە ینی تو دادەندری خزمەت بکەی کە ناکرێ پێدەوەرە خوارێ لەسەر کورسی بەجددیمە وەزنیمە لە کوردستان هەمووی بە خۆی تێدەگا بە مڵکی بابی تێدەگا تاپە ڕەشەکەی لە جیشفانێتەوە تا دەمری دوای خۆشێزە کوڕەکانیان پەروەردەکردی ئەوان دێنە شوێنی بۆی ئەو ململانەیە قورسە و بڕۆژ بەڕۆژ لە تەختەوە لەبەر ئەوەی پارە و کورسی زۆر خۆشەویسترا لە خزم و کەسوکار خزم و کەسوکار تۆ بڕۆ ببور کەپوم دەخورە دیارە لێدانە لێدان ماناتیە ئەوە هاوڕیان من ینی جوان نییە بڕۆ خەریجی ببورن بڕۆ خلافەی عەباسیەکان بڕوا بکەن سەری باب و براکانی خۆیان لەو مەغۆڵەکان دەبڕی لە پێناوی لە کورسی بمینێنەوە ململانەی خلافەی عوسمانیەکان هەر بەر لەوەی بێن هەموو باب و برا و کوڕ و ئەوەی خۆیان سەر دەبڕێ بۆ ئەوی نەوەک ئینقلابیانە سەر بکەن سوڵتە زۆر شتێکی پیسە گەلێک قێزەوە نا بۆیە ئەوە بوو ینی لە کوردستانش بە دەرنیە ڕۆژ بە ڕۆژ ململانەکە قوڵ دەبتەوە ئەوە ئامۆزایە و زاوایە و ناخوا نا ینی سوڵتەی ملیارەها دۆلار ئەتو لە کورسی حکم دای دەبیە ملیۆن نابینی کورسی پەرلەمان و سەرۆکی کۆمار ئەوانە بە 100 ملیۆن دۆلار لە عێراق دەفرۆشێ کاکە پارە یەکە پارە ئەجا ئێستا ململانەکانی نێوان ببورن هاوڕیانەوە سەرنجێک ئەمە کە لێرە وا دەکەین لەبەرەوەی ئینسان کە دەکۆخی کۆمەڵێک شتی ینی جوان ئەوە ناشیرین ناخۆش دێتە دەرێ ئیتر بێگومان ئەتو نابی ئەوە بکەی لە کوردستانە هەرە نازان وەختی ما ئەوە بوو ئەوە بەدەستی دەکرد دوای ئەوە دەستەکەشی وا لێ کرد و قەچیرەکەی کەچی دەکرد لێرە وا دەکرێت ئیتر دوای ئەوە ئینسان ئەوەی دەتوانی بفرن بەس بەهەرحاڵ من بەخۆم سووکی کۆخەکەم بە بەردەوام لێیە بۆیە ئاوڕێیان گوندی دۆرە بابچمەوە گوندی دۆرە گوندی ماڵی مەسعود بارزانی و مەسرور و کوڕەکانیچ پایتەختی ماڵی مەسعود بارزانیە گوندی لێرێ گوندی ماڵی ئیدریس بارزانیە نێچیر و براکانی دوو پایتەختی جیایە کەم کەسان دەزانن کەم کەسان بەڕوا بکە کوڕەکی ئیدریس بارزانی دلۆڤان لەگە مەتینی کوڕی لەوێ بوو چەند ساڵێک لەوە بەر تەقاندیانەوە یعنی دقیق بن لەوەی تەقاوە 3 کەسیش بریندار بوو بە ناوی کوشتێشەوەیان کرد نابی لەوێن دەربن لە گوندی دۆرێ بن بە تەیارەی لە گەرمەی کەرەنتین بووە 2000 کۆتایی 2019 بووە بزانم بە تەیارەی نێچیر بردیە تورکیای لە تورکیاش تەحویلی سویسرایان کرد ئەوها قەلبیان سوستا بوو دڵنیاز بن لەو خەبەرە بۆیان نییە لە پایتەختی ماڵی مەسعود بارزانی بن پێشان هەندێک شتیان هاوبەش بوو بەس ئێستا بڕوا بکەن مۆلیدەیان جودایە کارەبایان جودایە خەتیان خەتی ڕێگاوبانیان لۆ دوو دەڤەری جیایە یعنی خەتی ئینتەرنێتیان جودایە هەموو شتێکیان لەگە یەکتری جودایە
ئەوە لەوە دقیق بن ینی گوندی لێرێ تایبەت پایتەختەکە گوندی دەڤەری برم دۆرش ماڵی مەسعود بارزانی پایتەختەشکەیە هەرێکەوەی خۆتی مەسعود بارزانی بە خۆی و براکانی چی نێچیروانیش ئێستا زۆربەی ئامۆزا و خزم و کەسوکارەکە هەموو بەگەری کەتینە سا مەسعود بارزانی کوڕەکانی خۆی پێڕاگەیە کوڕەکانی خۆی پێڕاگەشتیمان بەوان دەدا ئەو کوڕەکانیشی سوڵتان هەیە بە نمونە مەسەڵەن ئێستا شێخ بابۆ لە بارزان بوویتە شێخی گەورەی بارزان شێخی گەورەی بارزان پێشان مەسئولی سوپای بارزان بەهزاد بوو کلک و باڵیان کردیە هیچی بەدەست نییە تا مەعدین معروفە هیچی بەدەست نییە هەموو شتێک شێخ بابۆیە ئێستا کۆن وانە بوو بەهزاد بوو تا بۆ زانیارتە هەموو شتان تەوزێ کرا بوو ها مەسەڵەن مەسیفی سودادیە بۆ زانیاری بارزان بەهزاد بوو سوڵتە ینی بڕیاری ڕقم یەک هەموو شوێنەکان شەقڵاوت نازەمی چییە ئەو هالە تەوزێ کرایە تەوزێ کرا بۆیە وەزعیان باش نییە لە ناوە خۆیان کێشەکەش هیچ فکر و ئەوە نییە ململانەی اقتصاد پارە مەشاریە مەسەڵەن منداڵی مەسعود بارزانی کوڕەکانی خۆی پێڕاگەشتە کۆنتترۆلی هەموو شتەش دەکەن لە سوڵتا لە مەشاریعی گەورە لە نەوت کلکوباڵی خزمەکانی خۆشیان دەکەن ئیتر ئەوەیە کاردانەوەی ئەوەکانیوان یعنی حسابیان زۆر لۆ ناگەن دوێنە دەسەڵات ئیتر بۆیە لێرە یعنی نەکەر ئەدەهم بارزانی کە دیتان ئێستاکە بە ئاشکرا ململانەکانیان تەقیەوە دوو پاسەوانی ئەدەهم بارزانیان سووتان یەکەچیان مرد بۆ زانین دوو پاسەوانی تایبەتی خۆی و نیمچە هەر ئەوەیان لێ کرد تاڵانێکی ناوماڵەکانیان لێکردن و ئەدەهم بارزانی لە ترسان ڕۆی ئەوە ئامۆزای زوی شتیان 56 ساڵی شەو سرعە هەیە ئەوڕۆ نییە هاوڕێیان من کەوە دەڵێم یعنی بڕۆ سیرکە شێخ ئەحمەد بارزانی شێخی بارزانە بەڵام کەس بەعسی دەکات کەس دەستە سەگۆڕەکەی کەس دەستە سەگۆڕەکەی نییە هەمووی هیماڵی مەسعود بارزانی و مەلا مستەفا و ئەوانەیە احتیمام هیچ بە شێخ ئەحمەد نادرێ ئەو یا من بزانم دەرگاکەی قفل درای گۆڕەکەی ئەوەش یعنی ململانەیەکە وەکو کوماڵی سەدامی هەبوو وەکو هەموو دیکتاتۆرەکان بیرتانە حوسێن کامل و عەلی حەسەن مەجید و هەما فلیمە دیکتاتۆرەکان کە قەڵەو دەبن کە بەهێز دەبن کە مەشاریع دەبی کە سوڵتە دەبی تێکدری بەردەبن ئەوە دیاردەیەکی زۆر سروشتیە پارتیەکان یەکجین وەڵای ڕاز ناکەن هەر باشترین نمونە هاوڕێیان کە کۆنگرەیان پێ نەکرا بڕیارەوە بوو کاک مەسعود بارزانی ئەتوو لە مانگی 6 کۆنگرە بکەیت ئەوە تێپەڕیوە وەڵا دەڕۆشمایە بە چەر پێڕایەگەی بەخوای کۆبنەوەی حزبیشت پێ ناکرێ نەک کۆنگرە قەزم بڕوا بکە ساڵێک و هەندێکە کۆبنەوەی مەکتەب سیاسیان پێ نەکرایە پێیان ناکرێت ناوە خۆیان من ناوڕێیان ئەو شتانە بۆیە باز دەکەم لەو ڕۆژانە وعدم پێتاندا وە شتێکی ڕۆژنامەگەریەوە بۆ ینی دوو بنەماڵەی باڵادەست چەکدار سوڵتەی اقتصادی گەورەیان هەیە هەر من دەمەوێت لێرە ئەوەش بڵێ ماوڕێیان لە کوردستان شتێک نییە ناوی پارتی وچێتی بۆ زانیاریتان هەتا بنەماڵی بارزانی بڕوا بکەن کۆمەڵە کۆمپانیایە کۆمپانیا بڕیار دەن مەسەلەن کۆمپانیای سلاحەدین ئینەچیری کۆمپانیای ستێر گروپ وەکو قەیوان وەبزانام قەیوان و ماوە تۆردک بوویتە یەک ئیماڵی تاالبانی و دەرەوەی بەرهەم ساڵە لە هەو شێخ زەنجیش کۆمپانیایەکی هەیە ئەو چارە بڕیار دەدەن بۆ زانیاریتان بنەماڵەکانیش بڕیار نادەن پارتی وێچێتی شەندەنین چار کۆمپانیای گەورە تحکم دەکاتن لە پشتەوە مەسەڵەن لە سلێمانی قەیوان بڕیار دەدە بە قوربان یەکێتی و مەکتەب سیاسی ئەوە چییە ئەو فلیمەی کە دەرهات قەیوان بوو نەخۆشخانەی هیوە قەیوان بوو بەنمونە لە هەولێرە ستێر گروپ ئێستاکە ڕقم یەکن براکەم وڵات هەولێر گوتنی بەغەڵەت تێم مەگەنەوە جەرتیان لە کۆمپانیای سلاحەدین بەردایە تحکم مەسەڵەن کۆمپانیای سلاحەدین هەموو شتەکانی ئەو سەرپەرشتی دەکرد هەموو مەشاریعەکان ئەو وەردەگری ئەو بە خۆی دەداتە فەرع دەداتە پیاوەکان خۆیەکی قچەک ئەوە بەڵام ئەوان و سەیتەرن لەسەر ئەو بڕیادە پشت بەردا بنەماڵی بارزانی و تاالبانیش نین ئەریەکەیان شتێکی خۆی هەیە بۆیە کۆمپانیا ئێستا ململانەیە لە نێوان کۆمپانیای ستێر گروپ و سلاحەدینە ئەوەی نێچیر و مەسروری هەر بۆ زانێت دوو مانگێک لەمە بەرەم بە خەبەریش بڵاوم کردەوە مەسرور هەولیدا هەر کۆمپانیا سلاحەدین هەمووی مولکەکانی ئەدسکە یەکسەر نێچیر گوتیان کۆنکوش ببورن قەلۆش
هیچ نما و تەواو بە ناوی کەسە چکرد کەسەکەی ڕەوانی ئەڵمانیا کردنەوە کەشم نووسی بەستا لە بیرم چوو ڕەوانی دەرەی کرد وتی بڕۆ هەرەیە تا نەگیرن مولکەکانی مەسرور بارزانانی ئەو بەشێک لەو چاکسازانەی باز دەکە زانای چییە مولکەکان لە ماڵی نێچیری وەردەگرتەوە بخاتە سەر ستێر گروپ بڕوا بکات هەر ئەوەیە هیچی نییە لێیان وەردەگرتەوە کە ئەمن ئەوە بڵێم بەڕاستی نێچیر دزەکی گەورەیە یعنی یەک جیاوازی گەورەشتان پێ بڵێم مەسرور بارزانی بەخۆی و برایەکانی دزی دەکەن بەس قبوڵی نییە لە دەرەوەی وان کەس دزی بکە ئەگەر بەخۆی ئۆکەی بکە بەس نێچیر هەموو کۆمەلگاش دەکاتە کردە دەست هەرچیەوە بڕۆ دزی بکە هیچ بڕۆ فەسادی بکە ینی کابراەک بوو بەڕاستی شای دزە شای فەسادە شای بێڕەوشکردنی کۆمەلگا بوو زۆر دەوری خراپ بووە لەسەر کۆمەلگا لەو 20 ساڵی حکوم ڕاستە انفتاحێکی کراوەتری هەیە لە مەسەلەی خێزانی نایتە پێش بە نمونە مەسەن ڕەخنەمان لێ دەگرت کاکە انفتاحێکی هەبوو بەس مەسرور ملهورە لەو هەندێ عەقڵە دەچی ڕابی تونت من دڵنیام لە ئایندە ئەویش دەگۆڕێ لە ڕووی دەسەڵاتەوە چکو چەند ڕەخنەی لێ بژیرە فێر نەبوو هەر ڕەخنەی لێ بژیرە بەس ئەو گرتنی پێنج زیندانیەکە تا حەدێک ململانەیەکی ئەوە بوو و تێگەیشت کاکە ئەوە پاراستنیەوە سەرۆکی حکومەتە دەبی مامەڵە بکاتن ئەوە خەباتی مەدەنی و جەماوەری بەهێزە لە کوردستان و سوسیال میدیا کاریگەرە و ڕۆژنامەنووس چالاکوان کاریگەرن لە دنیا هەموو پشتیەک دەگرن کو وەختی خۆی دەیانگۆ شوعیەکان خەتەرە لە یەک شوعی بدەی هەموو وەکو قاس دەقیقێنن ئەوەش وایە ڕۆژنامەنووس چالاکوان گەمە نییە خاستن ئێستا سوسیال میدیا و ئۆپۆزیسیۆنەکە هەمووی خڕبیتۆ لە ناو ئەو خەباتەمە دێت چکو ڕەنگ ئەمە مەجموعەکمان خۆ دەدەینێ بەس بڕواکەم بە سەدان کەس خەریکی ئەو کەیسانەیە ئەجا هاوڕێیان بێمەوە سەر ئەوە کۆمپانیا ستێر گروپ و ئەوە ململانەیان هەیە هەوڵیدا کۆمپانیای نێچیری هەر هەموو دەستی بەسەردا بژیرە بە ئەوەی قانونی شتیوالا و ئێستا زۆربەی دەوڵەمەندەکانی باڵی نێچیری فلاس پێ دەکەن و پارەیان لێ وەردەگیرێ و مەشاریعەکانیان لێ وەردەگیرێت کە بەشەشی حەقە وەڵڵی بەشەشی حەقە بەس موشکیلە لەوەیە نادرێتە خەڵک مەسوول لە خۆی دەبا لە پیاوەکانی خۆی دەبا ئەگەنە بەشە کەلەیان وەردەگیرێتەوە ڕاستە ئەجا وەکو گوتم ململانەی ئەو دوو ئەوەیە زۆر بەهێزە کۆنگرەیان پێ نەکرا کۆبوونەوەی مەکتەب سیاسییان پێ ناکرێ ململانەکان اقتصادیە مەسن باشترین نمونە نێچیر ناوێری ئەو پێنج زیندانیە بڕوا بکەم باسی کردیە ئەوە با پێتان بڵێم باسی کردیە کە ئەو قدرەتی نییە ئەفو عامە تایبەتێکەش دەربکە ئەگەر ئەوە بی ئەڵڵا داوای کردی لە ئەوروپی ئەمریکیەکان وایە نەچیر بڕۆن بەما من بڵێن با کۆبنەوەی مەکتەب سیاسی بکاتن لە کۆبنەوەی مەکتەب سیاسی هەموو حزبەکان خڕکاتەوە لەوێ داوا لە من بکرێتن ئەو کات دەوێری نایوێتە مەسروری هیچی بەدەست نییە نێچیر هەیکەلەکە دانرایە بڕوا بکەن ڕاوێژکاری سەربازی مەسعود بارەگای بارزانانی دەسەڵاتی سەربازی سەدقاتی لە فەرماندەی هێزە چەکدارەکان کە مەسرورە زیاترە زایدە ناوڕێن دوایین شت یعنی ئێستا هەر بەخۆشتان سیر بکەن بەدەرلەوە مەسرور و مەسعود نێچیر جگەلەوەی هەرێکیان ئەوەی هەیە هەرێکیان دوو کوڕی هەیە هەرێکیان دوو تەلەڤیزیۆنی هەیە هەرێکیان دوو زانکۆی هەیە و هەرێکیان دوو کۆمپانیای خوتایبەت بەخۆی خێرخوازی ئەوانەشاندانایە وەنیە ینی هەموو شتێکیان تەوزیع کردیە هەموو شەوانەکە کە هەموو ئەمە دەیان ناسین ئەوە نەبوون ئەو قودرەتیان نەبی بەرەحاڵ هاوڕێیان ئەرە و زانیاریە ڕوون بوو کە وعدم پێتاندا بوو بۆیە باسکەم ململانەکان ئەوە دووسەرانی ڕەنگی لە بۆمان دە قازانجی بەس بەسەرەشی کاکە شەڕی زوو درەنگ شەڕی لە مابەینی بەتە ماڵی تالەبانی و کۆسرەتی سەریال بەیە وەنیا ینی خلاف لە مەعبەنی دڵنیا بن منداڵەکانی تالەبانی وش منداڵەکانی شێخزەنجیش سەر هەڵدەدا ئەوە سڵتەیە وەکو گوتم ملیارەها دۆلارە تەریخی ژوا دەڵێتن تەریخ یعنی چەندین ئەوە میرنشین و ئیمپراتۆرەکان کە هاتینە و خەلیفەکان و ئەوانە هەموو چادەوروبەری خوزم و کەسکارەکانی خۆیان سەر بڕیە بۆیە کە بە تایبەتی کە ئۆپۆزیسیۆن زەعیفبی ئەوانە تێکدری بەرەبەر لە نێوان خۆیان لە نێوان خۆیان ئەو واقعە تاڵە هەیە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە پێویستی بە دواتچوون هەیە و باڵی نێچیری وەکو ئەو خاڵم نەبیێت بڕوا بکەن لە ئەنجومەنە وەزیران هەر هەمیان ڕەوانی مارێکراینەوە کەسیان نەمایە بۆ زانیاریت لێوێن دەر لە کاتێکدا من نوکتەیەکی خۆم نوکتە نا ینی ئەوەکتان پێ بڵێم
بەرپرسێکی بەشی عێراق زۆر برادەرم بوو لە دیسکی عێراقی وەزارەتی دەرەوە حزبەکە گۆڕا و حکوومەت گۆڕا ئیترەمیش گوڵم لۆ نارد تەلەفۆنی لۆ کردم وتی گوڵی چ دەنێری ئەمە لە جێ خۆمە ناگۆڕدرێن حزب دەگۆڕێ حکوومەت دەگۆڕێ تێم دەگەی ئەمە لە شوێنی خۆمانین هەرچەندە لێرە بۆ زانیاردەن هیچ بەرپرسێک لە هیچ شوێنێک لە 2 ساڵ زیاتر نابی لەبەر ئەوەی ترسی گەندەڵیان لێ هەیە ئەم لە وەزارەتی دەرەوەی عێراق سوید ئاگادارم کە تا ئێستا لە 11 ساڵی ڕابردوو زیاتر لە 30 کەس لە دیدارم لەگەریان کردنە بووینە بەرپرسی دیسکی عێراق ئەوە نییە کورسەکەی کرد برێەوەی خۆمە ئیبابمە ئیوا بە 3 مانگ بۆ بەرگەی نەگرتی خاستە هەموو هاوڕێیان دوایشت بخوان نوکتەیەکی زۆر خۆشە ڕۆژێک بەیەکەچیانم گوت ئەمە بەخۆمان زوو دەچینە بەشی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وەزارەتی دەرەوەی سوید تمە باشە لۆ لە عێراقۆن دە بەرگە ناگر یعنی زوو دەگۆڕدرێن هەمووتان زوو کورەوتی چێ بەرگەی عێراق دەگری مشکلی وای هەیە گوتیان دە وڵات هەیە دەچین دەبینە بەرپرس ئەگەر 6 مانگ جارێک مشکلەکەبی وتیان گوزای چەند بە مشکلەنە هەموو ڕۆژێ مشکلە و تەلەفۆنات و کۆبوونەوە و بەدواتچوون وەخ ئەوەی زۆر دەوت بووە کەس بەرگە ناگریتن بەرحاڵ هاوڕێیان ئەوە بەشێک بوو لەو زانیاریانەیە من کە دەمزانی ئێستاکە بووینە دووبەرە قسەی کۆتایی مەسعود و براکانی مەسعود بارزانی و براکانی لەبەرەیەکن کوڕەکانی و بەبراکانی هەموو ئامۆزا و خزم و کەس کوڕی خوشی مەسعودی و کوڕی نازانم خاڵەکانی و هەموو شکەتینە لای نێچیری لەبەرەوەی ئەوانەیان تڕۆ کردیە ماڵی مەسعودی کوڕەکانی خۆی سڵتەی کولیان هەیە هەریەکەیان پلەیەکی باڵایە دوبینن ئەوەی ئاسایشی گشتی و دژە تیرۆر و ئاژانسی وەگرت منسوور نازانم لیوایەکی گەورەی سەربازی هەیە موکسی دەرێن زۆر تەدەخڵ ناکە زیاتر لە ئەمریکا و شتیوالەیە ئەو مەسوور کولفی کولاوە ئەستا حاکمی مطلقە بڕوا بکە تحکم بە بارگای بارزانی شتەکە بە خۆی پیاوەکان دادنێ بابی یعنی زۆر تێکەڵ بە ئیشوی نابیت بەس بە ئیشی نێچیر تامە ئەدین معروف ئاجا و زانیارێک بوو عەزم کرد بزانن دڵنیام ئەوکو گوتم ئەوە دەپەڕتەوە لای یەکێتیش ئەو دوو هاوسەرۆکە لە ئایندەی دوور و نزیک ئەوانش لەبەر ئەوەی کورسی و مەشارعی ملیارەها دۆلار زۆر گەورەترە لە ئامۆزا و لە برا و ئەوانە تۆ دەبینی کاچی منە یەکێک دەمری بابەچیان هەیە یەک قەتعادیان هەیە دەبتە شەڕ و هەراهۆریە ژن و پیاوە زەوەرە ئەو هەموو ملیارەها دۆلارە بۆیە کە پارتیەکان دەرێن نییە ڕاست ناکەن لەو پەڕی قوڵیشە لەو پەڕی توندیشە هەرویستم ئەو زانیاریانە کە وعدم پێدا بوو باس بکەم بۆیە باسم کرد کاتێکی خۆش سڵاو و ڕێزمانەیە